چەند ڕۆژێکە ئێمە مانگی ڕەمەزانمان بەجێڵا و وەداعی ئەخیرمان لە مانگی ڕەمەزان کرد و وا ڕەمەزان کەوتە پشت وەکو هەموو شتەکانی تر لەم دنیاە کە لە پێشە مستەقبەلە واتە داهاتووە و چاوەڕوانیەکەیت و دێ بەس کە هات تایە ئەژەیت و پاشان ماڵ ئاوایشی لێ ئەەکەیت و خواحافیزی لێ ئەەکەیت و ئەکەوێتە پشت. ژیان وایە خۆشەویستەکانم، پێشا چاوەڕوانیەکەی وەکو چۆن ئەمانوت ئەوە 3 مانگی ماوەتە ڕەمەضان، ئەوە 2 مانگی ماوە، ئەوە مانگێکی ماوە، چاوەڕوان بووین کە ڕەمەزان بێت و میێوانداری بکەین و خۆمانمان بۆ ئامادە ئەکرد کە هاتیش بە فەزڵی خوا ئەوەی لە توانامانە بێت و خوا کرد بێتی بە قسمەتمان لەگەڵ مانگی ڕەمەزانە ئەنجامماندا و پاشان مانگی ڕەمەزانیش ڕۆشت و ئەوە بەجێمان هێڵا و ئەوە جەژنیش بەرەو کۆتایی ئەچێ و دنیا هەروایە و هەروە ئەڕوا. بەڵام مهم ئەوەیە ئینسان لەسەر چی شێوازێک ئەمرێ. 3 پرسیار زۆر جار دێتە بەردەمی هەر یەکێک لە ئێمە. ئایا ئینسان لەکوێ ئەمرێ؟ لە چی شوێنێکە ئەمرێ؟ کەی ئەمرێ؟ لەسەر چی حاڵێکیش ئەمرێ؟ لەکوێ ئەمری؟ کەی ئەمری؟ لەسەر چی حاڵەتێک ئەمری؟ و مردنی شتێک نییە بڵێ ئەم بڵێ من لێ ڕائەکەم ئەو بڵێ من لێ ڕائەکەم. کەس ناتوانێت لە دەستی مەرگ ڕابکە. كل نفس ذائقة الموت. هەر یەکێک لە ئێمە ئەبێ مردن بنۆشین، ئەبێ سەکەراتی مەرگ بچێژین. هەر یەکێک لە ئێمە، کەسێک لە ئێمە نییە بتوانێت ڕابکە. ئەگەر بشمێنەوە و ماوەیەک تەمەنمان درێژ بێ و بکەوینە دوای خەڵکانێکی تر، باوەڕ بکەن خۆمان تەمەنای مردنەکەین. ئەگەر تۆزێ تەمەنمان درێژ ببێ بکەوینە دوای هاوڕێکانمان، لە قیتار دوا بکەوین خۆمان تەمەنای ئەکەین. ئەوەندە حاڵەتمان ناخۆش ئەبێ و کوردوەتەنی پیری و 100 عیب، ئێستا بۆتە پیری و 1000 عیب. وامان پێدێ خۆمان حەز لە مردن ئەکەین، خۆمان تەمەنای ئەکەین کە بە دەردێکی کەمترەوە بگەڕێنەوە بۆ لای خوای تەعالا. بەڵام لە چی شوێنێکە ئەمری ئەوە زۆر گرنگ نییە، کەی ئەمری ئەویش زۆر گرنگ نییە. بەڵام ئەوەی کە گرنگە لەسەر چی حاڵەتێک ئەمری، لەسەر چی حاڵەتێک ئەمری. خوا پەنامان بدا لە فیتەنی ئاخر زەمانە و لەم فیتنەیەی کە تێی کەوتین ئێستا. زۆر گرنگە ئینسان داوا بکە لە خوای پەروەردگار دائیمەن بڵێ خوایە لەسەر شێوازێک بمرێنە کە تۆ لێم ڕازی ببی، لەسەر لا إله إلا الله و لەسەر تەوحید. ئایا ئێمە پیا ئەگەیەین لەسەر لا إله إلا الله بمرین؟ ئەمڕۆ لە زمانێکە ئینخوا پەنامان بدا پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم زمانێک دێت بالفعل ئەو زمانەیە ئینسان بەیانی بە ئیمانداری هەڵەسێ، بەڵام کاتێک ئەگا بە ئێوارە کافر ئەبێ. خوا پەنامان بدا ئێوارە مسلمانە و بەیانی لێ ئەبێتەوە کافرە. يصبح مؤمنا ويمسي كافرا، يمسي مؤمنا ويصبح كافرا. خدای گەورە پەنامان بدا. یعنی ئێمە لە زمانێکی ئاواین، زۆر گرنگە ئینسان دائما لە خوای گەورە بپارڕێتەوە و بڵێ یا ڕەبی لەسەر ئیمان بمان مرێنە، چونکە ئاخر خێری حەساوە. ئاخرەکەی زۆر گرنگە برا بەڕێزەکانم. زۆر کەس هەیە ظاهیرەن لەبەر چاو خەڵک خۆی و پیاو باش دەرەبڕێ، بەڵام لە ئاخیری عمریا دەرەکەوێ. ئەو کەسە چەندێک خواناز بووە و چەندێ ڕوو لە خوا بووە. زۆر مهمە ئینسان خاتیمەی کارەکانی، کۆتایی کارەکانی لە ژیانی دنیاە لەسەر چاکە و چاکەکاری بێ. ئەوە زۆر زۆر مهمە. کاتێک ڕەمەزان هات خۆشەویستەکانم، یان ڕەمەزان تێپەڕ بوو، بزۆر بە خێرایی تێپەڕ بوو. ئەوە ئێستا بوو بە ماضی، بوو بە ڕابردوو. بیری لێ بکەیتەوە هەر وەکو 30 چرکە وایە، نەک وەکو 30 ڕۆژ، هەر وەکو 30 سانیەی عمرت وایە. تێپەڕ بوو، ڕۆی بوو بە ذکرەیات و یادەوەری. بەعام دڵخۆشین کە ڕەمەزان تێپەڕ بوو، بەڵام کەسانێک هەن دڵخۆشن کە ڕەمەزان تێپەڕ بوو لە کۆڵیان بوویەوە، بارێکی قورس بوو لە سەرشانیان، ئەڵێن نەجاتمان بوو لێی، لە کۆڵمانەوە بووەوە. ئەوە لەبەر ئەوەی کە تەمەڵن یا خەڵکانێکی ئەسڵەن هەر بە ناوەکەی بێزار بوون، خۆ نە ڕۆژویان تێ ئەگرت نەش نوێژ ئەکەن، بەس هەر ناوەکەی بێزاریان یەکرد. هەر بوونی ڕەمەزان خۆی بۆ خۆی
لسر اوان زور قرز بكاتي ايان بني او خلق بيك جار روي كردو خوا او خلق بيك جا قرايا وبولاي خوا اوان بوش بتاقة بون نكبوي كخويان بيقرن هر بوش بتاقة بون كاتي ايان بني خلقي كي زور قراوة وبولاي خوا خلقاني كي شيء ايمان دار بون بلام لسر شانيان مسلمانا بلام رمضان باري كي قرز بو لسر شانيان چونك خوان اهل عبادت نين زور بويا ضليان خوش لكوغان بويوا بلام خلقاني كي ترهيا ضل خوشن بويكا توانويانا او مانگا بكنا مانگيك كخواني تياباكنوا كهيچ نبي بري يك لغفرانكاني رمضان كوتبيتن يان روجوكيان بكاملي وبجواني قرتوا من صام رمضان ايمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه يان تلايو حكانو شون يجيكان بجواني كردوا كأيش بر أو أكي من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه كسالك شيء توانيانا هرد شوكي ليلة القدر أويك أميدك يا ليلة القدر تابي الشوكي أخير توانيانا بفضل إخوة هرهم لحظات كاني بعبادته نيجو ذكر ومزقوت بسر ببن أو نجدليان خوشة بوي بري أو حديث بكون من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه ضليان زور خوشة وشون بزانين آية إيما لكام نوعين لكام يعني آية لوانين كضليان خوشة باركيان لسركوت يعني لوانين كضليان خوشة باك بونوتيايا بچيا بزانين لدواي رمضان أجر بردوام بي لسر عبادته طاعته ذكر روجوي سنته لسر اوشو نيجياني كهبو لسر نيجا سنة كانو لسر خير كردنكي كالرمضان أذكرت اگر تو لوا نبي او ان شاء الله لو جوريك الدلت خوشبو كعبادته مال آوايت ليكرت بلا مگر لوا نبي كهار لقل كوتاي رمضان توش مال آوايت كرد لمزقوت توش مال آوايت كرد لنيجو لعبادته للرجوع لخير كردن معناه يوايا تول جوركي تربوي خد بدا لم ترازوا زان لكام يعني ان شاء الله اميدكم همومان اهلي مزقوت اهلي جمع وجماعات الواني تربين كدلمان خوشة كرمضان من بعبادته خوا برسي وريكو بيكي بالريخست دلمان خوشة كالدواي رمضانيش هواش بردوام ابين تار رمضانكي تر داواش اكين بردوام كخوالي ماني قبولك